سڵاو ئازیزان، دەوترێت کوردان شافعی مەذهب و ئەشعەری ئوسوولن. زۆربەمان ئەزانین شافعی مەذهب چییە، بەڵام زۆربەمان نازانین ئەشعەری ئوسوول چییە. ئێمە لەم بەرنامەیەدا باس لە ئوسوولی ئەشعەری دەکەین. ئایا کورد تا چەند سوودی لەم مەذهبە بینیوە و چەندیش خزمەتی مەذهبی ئەشعەری کردووە لە عەقایدە. ئەم ئەڵقەیەمان بە میوانداری بەڕێز دکتۆر یاسین تەها دەبێت کە خۆی پسپۆڕە لە بواری ئاینزاکانی هەرێمی کوردستان و کوردستانی گەورە بەگشتی. بینەرمان بن. دکتۆر بەخێر بێ. زۆر سپاس. لە پێشەکە باسی ئەوم کرد کە زۆربەمان زەین شافعی مەذهبین، بەس زۆر کەس نازانێت ئەشعەری چی یانی. مەبەستمان لە ئەشعەری مەذهب چییە؟ سڵاو سڵاو لە بینێرانی بەرنامەکەش. ئەڵبەت بۆ لەبەرەوەی نازانێت، چونکە ئەشعەری کە ئەڵێن ئوسوول دووشتمان هەیە لە دینە، ئوسوول و فروع. ئوسوول بریتە لە بیر و باوەڕ، فروع بریتە لە فقه، لەوەی کە ڕۆژانە خەڵک ئیشی پێ هەیە بێ معامەلات. ئوسوول عەقیدەیە. بەڵام ئوسوول عەقیدەیە شتێک لە بین ئینسان و خوا، و ئەو شتانە غەیبیاتن، ینی ئاساریان دەرناکەوێت. تۆ باوەڕت چۆنە دەربارەی خۆیە، چۆن دەربارەی سیفەتەکانی خۆیە، چۆن ئەڕوانیتە خوا، هەموو کەس لە نەفسی خۆیان هەیە. بۆیە زۆر کەس ناسانێ ئەو شتانە چیەوە. ئەمە لە ناو خەڵکیشا زۆر بڵاو نییە. بەڵێ موەسسە فەرمیەکانی کوردستان ئاینیەکان لە ڕووی مێژووییەوە، لە ڕووی فەرمیەوە بەشی زۆران لەسەر مەذهەبی ئەشعەریە، بنەمای ئەشعەریە چن بۆ عەقیدە. ئەزهەر مەسەڵەن لە جیهانی ئیسلامیە لەسەر ئەشعەریە چیە، سۆفیەکان و زۆربەی تەسەوف تەریقەکانی تەسەوف لەسەر مەذهەبی ئەشعەریە چن. بەڵام لەبەرەوەی ئەمە شتی بیر و باوەڕە ڕەنگ ناداتەوە لە ناو خەڵکە، زۆر دیار نییە. لەم ساڵانەی دواییە ئەوە زیندوو بۆتەوە ئەو جۆرە مەلملانیە، چونکە ئەشعەری ئەچێتەوە سەر قوتابخانەی عەقڵ، ینی نزیکە عەقڵ و نەقڵ تێکەڵەکە، بەڵام قوتابخانە نەقڵەکان ئەوانەی کە پابەند بە مانای ڕواڵەتی دەقەکانەوە، لێکدانەوەکانی ئەشعەریان بۆ خواپەرست، بۆ خواناسی، بۆ ناسینی ذاتی خوا پێپەسەند نییە. لەبەرەوە زۆر جا بەرگێمانەکەوێت کە ئەشعەری ئەو ئەشعەریە ئەو ئەشعەری نییە ئەومانە، لەبەرەوە شتێکی زۆر نخبەی و تایبەت. بەڵام لە ئێستا خەریکە بەهۆی ئەم کۆنفلێکتە، ئەم بەریەککەوتنە لە بینی سەلەفی و با بڵێن خەڵکی عەوام یاخود تەنانەت با بڵێن ژینگەی زانستی هەرێمی کوردستان ئەو شتە دروستە بێ، پێتوانێت پێویستە خەڵک بەڵێ بڵێ بێگومان و هەبووە. ینی ئەمە ململانەی عەقیدەیی بە درێژایی سەردەمەکان هەبووە لەو کاتێک کە ئاینزای ئەشعەری مەذهەبی ئەشعەری بڵاو بێتەوە لە ناو شافعیەکانە، نەک لە کوردستان، لەسەر ئاسی هەموو جیهانی ئیسلامی بەشی هەرە زۆری شافعیەکانە بن بە ئەشعەری، لە کاتێک ئیمامی شافعی خۆی ئەشعەری نەبووە، هەر پێش ئەشعەری بووە، پێش ئەشعەری بووە، نەک بڵێن ئەشعەری نەبووە. ینی بە میتۆدی عەقیدەی ئیمامی شافعی ئەو میتۆدە نییە کە ئەبوو حەسەنی ئەشعەری بۆ لێکدانەوەی سیفات دایناوە بەمانە، ینی سەر بۆ قوتابخانەیەش نەبووە. بەڵام دوایی لە ظەرفێکی مێژوویە، وەکو ئیبن الجەوزی باسیەکە، شافعیەکان وازیان هێنا لە مەذهەبی بیر و باوەڕ، وازیان هێنا لە مەذهەبی پێشەواکەیان چوونە سەر مەذهەبی ئەبوو حەنیفە. باشە فەرقەکە چییە؟ یعنی بڵێن بەینی ئەشعەری و با بڵێن ئەو عەقیدە سەلەفیە وەکو پێوترە مفەویضەیە، نازانم چۆنی ناوبنین. بەڵێ فەرقەکە لەوەیە کە ئێمە دوو ڕێچکەی زۆر سەرەکیمانەیە لە ئیسلامە، کە یەکیان عەقڵە و یەکیان نەقڵە، یا بۆ لێکدانەوەی بنەما ئیسلامیەکان، بۆ لێکدانەوەی سیفەتەکانی خوا، بۆ تێڕوانی لە خوا، بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارانەی کە پەیوەندیان بە غەیبیاتەوە هەیە. فترەیەکی زۆر ململانێکی تون لە نێوان قوتابخانەی نەقڵ و معتەزیلە بۆ معتەزیلەکان بە ڕەهای عەقڵ بەکاردێنن و پابند نابن بە نەقڵەوە. نەقڵیەکان بە ڕەهایی عەقڵ ڕەتەکەنەوە، فەلسەفە ڕەتەکەنەوە، مەنتیق ڕەتەکەنەوە لە تەفسیری ئەو شتانەی پەیوەندی بەخوا هەیە. ئەشعەریەکان هاتوون لەم نێوانە هەوڵیان داوە ڕێبازێکی مامناوەندانێن. مامناوەندەکە چییە؟ لە هەندێک لەو شتانەی کە پەیوەندیان بە ذاتی خواوە هەیە ئەیسەلمێنن، وەکو ئەوی کە لە دەقە هاتووە، مەسا حەوت سیفەت بۆ خوا ئەسەلمێن کە لە خوا جیا نابنەوە و حەوت سیفەتە، وەکو سەمع و بەسەر و ئیرادە و ینی کەلام و ئەو شتانی کە تۆ بەبێ ئەوە ناتوانی بڵێ ئەمە خوایە.
لە دەری ئەو سیفەتانەی ترکە پەیوەندی بە بەرز و بڵندی خوا هەبێ لەسەر عەرش داوەزینی بێ بۆ ئاسمان بی زۆر سیفەتی تری وەکو دەست و چاو ئەو شتانەکە لە دەقەکانە هاتوون ئەمان دێن تەویلیەکەن یان تەفویضێکە وەگەوترێ ئەبوو حەسەنی ئەشعەری کە خۆی دامەزرێنەری ئەو ئوسوولێ خۆی لە پێشە ئەشعەری بووە تا تەمەنی 40 ساڵی بوو معتەزیلە بووە دوایی بێگومان 40 ساڵ کۆڕن گەڕاوەتەوە بێگومان تەزاوجی کردووە لە بینی 40 ساڵ لەسەر میتۆدی معتەزیلەکان بووە و لەبەرەوەی باوە پیارەکەی یەکێکە لە هەرە گەورەترین ڕێبەرانی ئەشعەری لە شاری بەسڕە ئەشعەریە معتەزیلە بڵێن دوای 40 ساڵ چیرۆکەکەی لێکدانەوەی جیاجیا هەیە چۆن پاشگەز بۆتەلەوە چۆن بیر و بۆ چۆنی خۆی گۆڕیەوە بەهەرحاڵ لە دەوروبەری ساڵی 300 کۆچیە کە کاتە سەرەتای سەدەی چوارەمی کۆچی و دەیەمی ساینی بیر و باوەڕی خۆی ئەگۆڕێ و ئەم میتۆدە دانێ کە ڕێبازێکی میان ڕەوانەیە میانگرانەیە لە نێوان عەقڵ و نەقڵە و دێتە بەخە و حتا ینی بۆ چون گۆڕینی ئەبوو حەسەنی ئەشعەری یەکێکە لەو گورزە گەورانی بەر معتەزیلە کەوتووە چونکە کەسێکی زمان پاراو و کەسێک بووە بەهێز لە مەحاجەجەی کەلامیە و کە دێتە ناو بەغا لە مزگەوتێکی بەناوبانگی شاری بەغاوانەی ئەبێ و خەڵک لێی کۆبنەوە و فەزڵی گەورەی بڵاوبوونەوەی بۆ چوونەکانیشی ئەگرێتە بۆ خوێندکارەکانی کە خەڵکێکی زۆری لێ کۆبنەوە ئەوانەی کە لە سەفی یەکە من وەکو باقلانی وەکو ئیبن فەورەک وەکو ئەبوو حەسەنی با ینی زۆر خەڵک لە ئەبوو حەسەن کۆبنەوە دوایی پەرە بە بۆ چوونەکانیدەن بەم جۆرە ئەویش ئەبێتە خاوەن ڕێچکێکی تایبەت لە عەقیدا ئەبێتە خاوەن بیر و بۆچوونێکی تایبەت لە ناو عەقیدەی ئیسلامیە کە پێوتێ ڕێبازی ئەشعەری کە ئەگەڕێتەوە بۆ سەر ئەبوو حەسەنی ئەشعەری ئەویش لە هۆزی ئەشعەرە ئێستا کێشەیەک کێ ئەوترێ ینی ئەوەی ئێمە ئازانین زۆربەی مسلمانانی سوننە سەر بە مەزهەبی ئەشعەری یا ماتوریدین کە نزیکن لێک وەکو فەرموود ئەزهەر کەیتر نوێنەرێت بڵێن هەموو سوننەی عالەم ئەشعەرین ئۆسۆفیشن تقریبا بەڵام لە ئێستادا بەم شێوەیە بێ بڵێن زۆربەی ئەهلی سوننە ئەشعەرین یا ماتوریدین بەڵام لە ئێستادا ئەو مەزهەبە ئەو ڕەوتە سەلەفێکی هەیە ئەڵێ ئەسڵەن ئەشعەریەکان لە دین لاندە چۆن ئەمە سەیکە لە ڕووی مێژوویەوە ئەشعەریەکان ڕۆڵێکی گەورەیان گێڕاوە لە فترەیەک لە فترەکانە خلافەت نظام الملکە قوتابخانەی نظامیەدا ئەمەزرێنێ لە 457 کۆچی لەسەر میتۆدی ئەشعەریدای ئەمەزرێنێ شافعی ئەشعەری و بە مەرج گیراوە لەو قوتابخانە حتا ئەوانەشی کارگوزار و پاکەوان ئەبێ شافعی ئەشعەری بن لە دقەت مێژوویەکان مقەیەد بوون ئەمانە مقەیەد بوون پێوەی وەمە بەستی بووە کادری پەروەردەکراوی دەوڵەتی و بانخواز و زانای ئاینی تەهەڕۆج پێ بکە لەسەر میتۆدی ئەشعەری شافعی چونکە خۆی نظام الملک ئەشعەری شافعی بۆ زۆر باوەڕی پێیە بۆ زۆر هۆگر بۆ پێوی ئەوە نەبووە هەر مەسەلەن سەپۆرتی بکە ئەمە وای کردووە بە هەزاران خوێندکار ئەڵێن پێن بۆ 6,000 لەو سەردەما خەڵک ڕویان کردوتە نیزامیە لە ناوچە جیاجەکانی جیهانی ئیسلامی بەشێک لەمانە کورد بوون هەر بۆ هۆیشەوە هاتووە بێگومان یەکێکە لەو هۆکارانە بەشێک با بڵێن کورتە ئەو کاتە خۆشتێک نەبوو ئەشعەری بێ بەڵێ لە ناو کوردستان لەوە قوتابخانەی نظامیەکێکە لەو هۆکارە سەرەکیانە کوردەکان لەوێ ئەوە زۆر بوون ئیبن مستەوفی هەولێری ئەڵێ ئەربیلی ئەڵێ جارجار شەڕە مشتەکۆڵە و ڕەوەندی کوردی لە ناو قوتابخانەی نظامیە لەگەڵ عەجەمەکانە شەڕە بۆکز و شەڕە مشتەکۆڵە ئەکەوتە نێوانیان ناجۆر بوون لە ناو بەشە ناوخۆیی قوتابخانەکە ئەم کوردانە کە مەسەڵەن بە پێ و توێژینانی کە ئێستا بەردەستی ئەمە ئێستا نزیکەی 50 ناوداری کوردمانەیە لە سەدەکانی ناوەڕاست یا لە نظامیە بوون یا دەرچووی بەردەستی دەرچۆکانی نظامیە مەسەڵەن مەلا خزری ئەربیلی ئەوەی کە یەکەم قوتابخانەی لە هەولێر هێناوە ئیبن خەلەکان بنەماڵی شارە زوریەکان بالمناسبە ئیبن سەلاحی شارە زوری شەر ئەشعەریە ئیبن سەلاح نەخێر ئیبن سەلاح خۆی شافعیە حەدیثیشە لە ناو سیستەمێکی ئەیوبیا ئیشی کردو کە ئەشعەرین تەمەن هۆکاری دووەمی بڵاوبوونەوە ئەشعەری لە کوردستان ئەیوبیەکان دێنە سەری ئیبن سەلاح ئێمە ئەوەیەکە لەو نمونانەی کە ناتوانین بڵێ هەموو کورد ئەشعەری بوون یا هەموو چونکە ئێمە چەند زانایەکمانەیە لە هاوشێوەی ئیبن سەلاح لە وەزن و کاریگەریە لەسەر ئاستی جیهانی ئیسلامی گەورن بەڵام ئەشعەری نین بە قوتابخانەی نەقڵە ئەیوبیەکان دەوریان لەمایە ئەیوبیەکان ڕایەڵەی دووەمن طبعاً خۆت زانی کاک سۆران مەزهەب عێلاقەیەکی بەقوتی بە سیاسەتەوە هەیە بەدەسەڵاتەوە ئەو مەزهەبانە مەسا خۆ ئەگەر سەیکە ئیبن تەیمیە زۆر دە بەقەدەر محەممەد عەبدولوەهاب کاریگەر بۆ بەڵام لەبەرەوەی کاتی خۆی
سڵتەیەک نەبووە پشتی لێ ابن بۆ تيمية. چوونەکانی بکا بڵێ بکاوەتەوە بەڵام ئیبن عەبدولوهاب خۆی سکۆڵ نییە لە علومی شەرعی بەڵام لەبەرەوە سڵتەیەکە بۆ پشتگیری لێ کردەوە تەشەنەی کردو. قوتابخانەی ئەشعەریەکان یەکەم جار نیزام الملک زۆر پەرەی پێدان و آخر نظام الملك شهر ئەوقافی بۆ دانان هو شهر بيربو. بڵین ئەمیر بوو. وەزیر بوو سەر وەزیرانی دەوڵەتی عەباسی سەلجوقی بوو و کەسی یەکەمی ناو دەوڵەتەکە بۆ هەڵسوڕێنەر. ئەوقافی بۆ دانان یارمەتی ئەدان بە هەموو جۆرە کۆمەکیەکەن. دوای زەنگیەکان هاتن ئەم میراتیان لە نیزام الملک وەرگرت لەسەر ئەوە ڕۆیشتن. زەنگیەکان خۆیان حەنەفین بەڵام هاتن کوردە ئەشعەریەکانیان ڕۆڵ پێدا وەکو کەمالەدینی شارەزووری وەکو زۆر لەوانە لە شام و لەوانە کە بینیان کەفاەتیان هەیە خەڵک گویان لێگرێ کاریگەریان لە محیتی خۆیان هەیە نهاتن کانسانی لایەن بن بیانکەن بە حەنەفی ڕۆڵیان پێدان بەکاریان هێنا لە ناو دەوڵەتەکەی خۆیانە هەردوو لە قازانجیان لەم هاوپەیمانێتیە کرد. دوایی کە ئەیوبیەکان دێن کە درێژکراوەی زەنگیەکان و لە ناو هەناوی زەنگیەکان و هاتوونەتە دەرەوە پارێزگاری لەماکە خوان شافعی و خۆیان ئەشعەریش. نەک پارێزگاری لێکن زۆر پەرەی پێدەن ئەنی سوڵتان سەلاحەدین خۆ یەکێکە لە ڕێبەرە شافعی ئەشعەریەکان لە ناو کتێبەکانی فیقه و تاریخی شافعیە وەکو شەرعزانێکی شافعی پۆلێن کراوە چونکە سەلاحەدین کە مامۆستایەکی داناوە بۆ خۆی قوتبەدینی نیسابووری کەسێک بە ناوی تاجدینی حەمەوی عەقیدەنامەیەکی بۆ نووسیوەتەوە کە پێوتە عەقیدەی سەلاحیە هەموو بیرۆچوونەکانی ئەشعەری دەربارەی خوددا دەربارەی عەقڵ و نەقڵ دەربارەی قەدەر دەربارەی حەدیسی ئاحاد ئەو شتانی کە ئەشعەریەکان بڕوایان پێهەیە کردووە بە نەزمێک هۆنراوەیەک وەکو شعرێک وەکو شعرێک بۆ بە ناوی عەقیدەی سەلاحی وەکو پەیڕەوی ناوخۆوایە. دوو مامۆستایەکی دووەمی سەلاحەدین کە ناوی قوتبەدینی نیسابووری ئەشعەریە و هەموو سەلاحەدین و مناڵەکانی فێر کردووە کە ئەشعەری بن و مەخریزی کە مێژونووسی میسریاڵێ مەزەوی فەرمی لە ناو دەوڵەتی ئەیوبیا ئەشعەری بوو و حتا بانگ لە بانگەکانە لە مزگەوتەکانە بە فەرمی بانگەشەی بۆکرا بانگاوازی بۆکە خەڵک ئەشعەری کەواتە بمبورە بەم پێودانگە بێ ئەوە سەلاحەدینە ئەشعەریەت و شافعیەتیش لە میسریشا ئاوێتە کردووە بڵاوکاتەوە لە میسر و لە کوردستان و لە زۆر ناوچەیتری جیهانی ئیسلامیا بەڵێ فەزڵێ ینی لە دوای نظام الملک لە دوای بناغێکی بەهێزی بۆ دانا آخر نظام الملك هەر لە بەغا بوو بە سەلاحەدین لە بەڵام میسر و لە ڕاستە شام. نظام الملک بنەماکانی ئەشعەری تەئسیس کرد وەکو هەیکلێک مەسەلەن غەزالی و جوەینی و هەموو قوشەیری و هەموو ڕێبەرە گەورەکان لە سای نظام الملک ئیتە تەئسیسی ئینەکان خۆت زانی مەزهب بە ناوی کەسێکەوە بەڵام دوایی تاواکەرەکان گرنگترن ینی لە پەرە پێدانیا ئەوان هەیکلەکان دەوانەیە خۆی هەراگای لەوە نەبێت کە زۆر شتێ بڵێ لەبەر لە مەزەبی کەلامە بەتایبێت کە تەقلیدیتیان نییە ڕادەربڕینە تەنها میتۆدی ئەبۆ حەسەر بەکاردێنێت ئەگینا مەسەن ڕازیە تۆ ئەم ئایکۆنان هەمووی لە سایی ڕێوشوێنەکانی نظام الملکا پێگەیشتن و گەورە بوون دوای وەکو میراتێکی گەورە سەلاحەدین سوودی لێبینی و هات تەبەنی کرد بە فەرمی و قوتابخانەی بۆ دامەزە ئەو قوتابخانەی لە مەسر هەیە کە سەلاحەدین دای مەزبان و لە قاهرە ئێستاش لەسەر هەڵکۆڕاوەکەی ماوە کە لەسەر مەزهەبی ئەشعەریە ینی قوتابخانە لە قاهرە لە بەس خۆ ئەزهەریش لە پێش سەلاحەدین ئای شیعە بوو ئەوە سەلاحەدین ئەیکاتە ئەیکا بە شافعی بە ئەشعەریش ئەیکا بە شافعی و بە ئەشعەری و هەموو ڕێبەرە شافعی ئەشعەریەکان کە لە کوردستانەوە ئەچن بۆ مەسر و لەوێ ڕۆڵیان پێدێ لە قوتابخانەکانە بەشی هەرە زۆریان لەسەر میتۆدی ئەشعەری ویستم ئەو پرسیارە بکەم بالمناسبە کورد تا چڕادێک خزمەتی کردو بە مەزهەبی ئەشعەری پێت وایە کوردیانی دەوری سەرەکی بووە لە بڵاو بوونەوەی ئەم مەزهەبە بە پێی قۆناغی مێژوویە لە قۆناغەکان سەلجوقیەکانی نظام الملک قۆناغی زەنکیەکان ئەو کاتێک کە ڕۆڵ دێتە سەر ڕۆڵی دەوڵەتی ئەیوبی ڕاگری هەرە گەورە کۆمەکاری هەرە گەورەی ئەشعەریەکان لە مستەوای جیهانی ئیسلامیە دەوڵەتی ئەیوبیە بێت بە ئەو قوتابخانانەی کە لە مەسر دامەزراون سەیکە هەموو ئەو کەسانی کە ناودار و تیا هەڵکەوتون بەشی هەرە زۆریان ئەشعەری و سەلاحەدین زۆر خاتری گرتوون و خانەقاشی بۆ سۆفیەکان دروست کردوانێک کە لەسەر میتۆدی ئەشعەرین و لەسەر گۆڕ مەلیک کاملی ئەیوبی لەسەر گۆڕی ئیمامی شافعی قوتابخانە و مەزارگە و ئەوانەی دروست کردو هەموو پاشا ئەشعەریەکان تقریبا بەڵام لە ناو ئەوانات هەیەە دانا وەکو مەلیک ئەشرەفی ئەیوبی کە ئەشعەری نەبووە مەسەن فترێکی زۆر نزیک بۆ لە حەنبەلیەکان و بیر و بۆچوونیە بە مەسەل ئیبن سەلاحی شارەزووری دوای بێمە سەر ئەوە لە ناو کووردا غیری ئەشعەری تقریبا دەتوانین بڵێن ئینسان کورد زۆربەر ئەشعەری مەزهەب بێگومان بە شێوەیەکی ڕەها لە ڕووی مێژوویەوە بەڵام
غير أشعريش هبون بێگومان خۆ یەکشت هەیە ینی دایمەن عقیدە و مێژوو ناجۆرن ئەو خەڵکانی خەڵکی عقیدە مەسەن سوبووکی کە مێژونوسی ئەشعریەکان ئەڵێ هەموو مەزهبەکان ئەشعرین مەگەر خەڵکێکی ڕوعا ینی کەم ئەرزش نەبێ بەڵام ئەگە بچیدە ناو تاریخەوە نەخێر ئێمە مەسا خۆ ئەحمەدی کوڕی حەمبەل کە یەکێکە لە چوار ئیمامەکەی سونە هەموو هەر چوار ئیمامەکەی سونە میتۆدیان ئەشعری نییە ما بەسم ناو باش کورد لە ناو کورد لە ناو کورد بینێ ناو کوردەوە مەسەن بەناوبانگترین ئایکۆنی ئەوەی کە ئەشعری نییە ئەبوو ئیبن سەلاحی شارەسووری ئیبن سەلاحی شارەسووری زنجیرەیەک فتوای هەیە کە بە پێچەوانەی ئەشعریەکانەوە پێی وایە نابێتۆ لێکدانەوە و تەویل و تەفسیر بۆ صیفاتی خوا بکەیت دەقەکانی خوا بوتێتی دەست چاو وەری ئەگری وەکو خۆی بەبێت تەشبیه و تەمسیل وڵێ ئەمە چۆن لایەقە بەخوا چۆن کاملە بەخوا ئەوەیە بەڵام ئەشعریەکان لە ترسی ئەوەی تۆ بڵێ خوا چاوی هەیە خوا دەستی هەیە خوادا ئەبەزێ بۆ ئاسمان لە ئینسان بچێ مانای تری بۆ دۆستنەوە ئەڵێ مەسەن دەست قودرەتە ئەوە شتێکە دوو میتۆت هەیە لە ناو ئەشعریە یا ئەوەیە مانای تر بۆ سیفات دەدۆزیتەوە یان ئەوەی ماناکەی هەواڵەی خواکەی ئەڵێ من نازام ئەو تەفویضی معنە بەڵام ئیبن سەلاح ئەڵێ نەخێر ئەو دەقانە وەکو خۆیان وەرەگیرێن بەڵام پێویست نییە ئێمە بین خۆمان بخاینە ناو مشکیلەیەکەوە فەلسەفە و منتیق بەکار بێنین بۆی ئەمە بڵێن ئەکام سیفەتە قەدیمە و کامە حادسە و ئەم ئەگە سیفەتە ئەگەر حادسە ئەچێتەوە سەر ئینسان و زۆر خۆمان تووشیە مشکالات بەس ئەسڵان ئیبن تەیمیەش هەر کوردە و هەر ئەو سەلەفی مەشتە بێجرێ لە ئیبن تەیمیە ئێمە شێخ عەدی هەکاری یعنی شێخ عەدی ئەوەی کە ئێزدیەکان ئێستا بە خۆ شێخ عەدی کتێبێکی عەقیدەی ئەهل سوننەت و جەماعەت بەشی زۆر لە بیر و باوەڕی سەلەفیەکانی تیا ئێمە شێخ حەسەنی هەکاریمان باشە شێخ عەدی بوو دوای بۆ ئەیکۆن لای یەزیدیان چیرۆ یەکی درێژە بەس ئەوان پیان وایە لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانە میرە شەمسانیەکانی خۆیان ڕێبەرایەتی ئاین میلەتی ئێزدیان داوتە دەست شێخ عەدی بەس شێخ عەدی پیاوێکی موسڵمانە و لە ناو سەرچاوە ئیسلامیەکانە زۆر بە قەدر و بەڕێزە ما بەسمە ئەو تێکەڵبوون ئاوەتە بوونە لە بینی یەزیدی و ئیسلام حتا لە ناو لە لای سەفەویش لە بینی شیعە و سوننی سەیر نییە لەو کاتە زۆر سەیرە لە ناو ئێزدیا پاشماوەی سۆمەری هەیە هەندێک پاشماوەی زەردەشتی هەیە هەندێک پاشماوەی ئیسلامی هەیە سەفا و مەروە و حەج و ڕێوشوێنە ئیسلامیەکان لە لالەش هەیە ئاوی زەمزەم هەیە هەر پەیکەری دروستکردنەوەی ئێستی پەیکەرێکی سۆفی گەرانەیە مەسەڵ میر و پیر و مرید و ینی تەبەقاتی لەبەرەوە زۆر دانی لە بەشە ئیسلامیەکە کە ئێزدیەکان لە ناو ئێزدیەکانە هەیە بەشێکانەوە کە شێخ عەدی جگە لە شێخ عەدی ئێمە شێخ ئەبوو حەسەنی هەکاریمان هەیە یەکێکە بەڵێ بم بە سلوک سۆفی بووە بەڵام بە عەقیدە زۆر نەقلیەوە زۆر ئەوەی ئێستا پێ ئەوتێ سەلەفی کتێبێکی نووسێ اعتیقاد ئیمام الشافعی حتا اتهام کراوە بەوەی کە حەدیسی مەوزوع دائنێ بۆ دامی بۆ چوونی خۆی 40-50 حەدیسی کۆ کردوێتەوە ئەڵێن ئەوانە مەوزوعن ینی تا ڕادەی ئەوە پێداگرێت لەسەرەوەی کە عەقیدە ئەبێ وەکو چۆن ماناڕواڵەتیەکەی هاتووە ئەو شتانەی دەربارەی خوا وەکو خۆی وەرگیرێ و ئەمەی تەئسیل کردووە دوو کەس یەکێک لە شام و یەک لە عێراق لە هەکار هاتوون عەقیدەی شافعیان تەئسیل کردو و کتێبی تایبەتیان لەسەردانەوەی کە بە حەسەنی هەکاری ئەمەش مەسەلەن ئەشعەری نەبووە لە هەولێر لە سەدەکانی ناوەڕاستە شەڕە مشتەکۆڵە و ناکۆکی دروست بووە لە بینی ئەشعەریەکان و سەلەفیەکان لە ئەبوو حەسەنی ماڵەتیمان هەیە لە کوردستانی باکوور سەلەفی بووە لە منتقەی شنۆ و لە کوردستانی ئێرانی ئێستا لە ڕۆژهەڵات زۆر شەر ئەزانمان هەیە یعنی یەک لیستمان هەیە من بەس لە دواییە هەر ئەشعەریەت زاڵ بڵێ لەبەر ئەوەی باش با بڵین ئەشعەریەت چ خزمەتێکی کردویانی چ پێویستە خزمەتی گەورەی باڵێ خزمەتێکی گەورەی بە جیهانی ئیسلام کردووە لە فترەی خۆی ئەشعەریەکان ئەوەی کە کێشێکی زۆر قۆڵ هەبووە لە بینی ئەخڵ و نەقڵا گەشتە بن بەست ئەمان هاتوون حالێکی وەسەطیان وەکو چۆن شافعی باڵێ کۆکراوەی نەکە ئەمە لە ڕووی عەقیدا مەزهبێکی وەسەطیان دوو زۆر بەربڵاوە زۆر شت هەبوون نەقڵیەکان نەیانتوانیان مجادلەی فەلسەفیەکان بکەن چونکە مەسا فەلسەفیەکان بڕوان بە دەق نییە زۆر گومان لەسەر دین دروست بوو کێ وەڵامی داوەتەوە ئەشعەریەکان پێش ئەوان معتەزیلە بۆ سەلاحەدین زۆر گەنگی بە ئەشعەری داوە بەرکەوتەی لەگەڵ لاهوتی مەسیحی هەبووە لاهوتی مەسیحی هەمووی فەلسەفە و ئەو شتانی تیا بەکاردێ کێ توانێتی مەحاجەجە و مناقەشەی لاهوتی مەسیحی بکە ئەشعەریەکان کێ ڕەدی عەقڵیەکانی داوەتەوە کە ڕەخنیان لە ئیسلام گرتووە ئەشعەریەکان هاتوون بە میتۆدی عەقڵی هەوڵیان داون شتە نەقڵیەکان بسەلمێن دکتۆر هەر باس سەلاحەدین و لەو ئەمەم هاتە خەیاڵ ئێستا
سوهرەوەردیش لە سەردەمی سەلاحەدینە کە خاوەنی فەلسەفەی شراقە ئەکوژرێ لەسەر بۆ چوونەکانی سوودەوەری پێوترێ سوهرەوەری مەقتول هەر لە 36 ساڵیشە کوژراوانی گەنجێک بوو بای بای. پێت وایە ئەمەش کاری خۆ ئەویش هەر کورد بوو ینی کاریگەری هەبوو بێ لەسەرەوەی سەلاحەدین زۆرتر ئێتیمان بەم لایەنە عەقلیە بە سوورەوەردی شافعیە لە مەسەبە بەڵام بەو مانای ئەشعەری نییە خاوەن میتوانی خۆی ئایکۆنێکە خۆی یەکێکە لە میتۆدەکانی فەیلسوف بوو فەیلسوفە بەڵام یەکێک لەو شتانی کە لە سایەی دەسەڵاتێکی ئەشعەریە سوورەوەردی کوژراوە سوورەوەردی لەسەر بۆچوونەکانی کوژراوە لە بەرەوەی شەرەزانەکانی شام مناقشەیەکیان لەگەڵا کردووە و لەوێ لەسەر بابەتێکە ئایا خوا پێغەمبەراتی کۆتایی هاتووە یان نەهاتووە ئەو پرسیارێکی احرازیان لێ کردو کە ئایا خوا ئەتوانێت پێغەمبەر دروست کات وتی بەڵێ خوا بەردەوام ئەوە لەسەرەوە وەکو عمادەدینی ئەسفەهانی باسی ئەکات و لە سەرچاوەکانی سەردەمی ئەیوبی هاتووە لەسەرەوە ئەکوژرێ بەڵام سوورەوەردی ئەبێ بە ئەگەر وا حسابی بکەین ئەبێتە بەشێک لە کەیەک لەسەر مێژووی ئەشعەری ئەگەر وا سەر مێژووی سەلاحەدینیش تقریبا لەبەرەوەی ئەوم شەرعەزانانە خۆ سەلاحەدین سەیری کێی کردەوە فتوای شەرعەزانەکان خۆ ئەوان تەحریزی سەلاحەدین ئەو منەفیس و بوو ئەوان مەحزەریان لێ نووسیەوە ئەوان نامەیان بۆ ناردووە کە وریای زاهری کوڕت بە و سوورەوەردی خەری زۆر ڕێزدەگیرا بوو لە ماڵی کوڕەکەی سەلاحەدینە و احتیمامی پێدراوە و خزمەت کراوە بەڵام نامەیان بۆ ناردووە پەیتا کوڕەکەت خەریکە لە ڕێ دەرەچێ بەوەی سوورەوەردی و فریاکەوە و لەو کاتەشە عقیدەی باڵتنی هەبووە مەترسی ئیسماعیلی لەسەر دەوڵەتی ئەیوبی هەبووە ئەو شتانی کە ئیسماعیلی شیعەکانی بەڵێ ئیتیهام کراوە بۆی کە ئەمە باڵتنیە ئیتیهام کراوە بە جۆرەها شت کە هەمووی زەرەی لەسەر ئەمن ئاسایشی فکری دەوڵەتی ئەیوبی هەبووە بۆی کە سەلاحەدین تەحریز کراوە و کە فتوای بۆ دراوە مەسەلەن کە بکە ئەو کەسانێکی کردویانە کۆمەڵە شەرعەزانی ئەشعەری بوو بەڵام لەگەڵ ئەوەشە ئەشعەریەکان متەکەلیمی ئەهلی سونەیان پێوترێ باشە هەر لەو سەهرەوەردی کۆمەڵە سەهرەوەردی تریشمانی ئەوانی شەر شافعی بڵێن لەسەر ئەو ئەوانەیتر یەکێکتر لە نیشانەکانی شتێکی باش بوو باسە یەکێک لە نیشانەکانی فرەیی لە کوردستانە ئێمە ئەشعەریمانەیە ئەوەی کە ئێستا پێوترێ سەلەفی کە جاران سەلەفی نەبووە نەقڵی پێوتراوە بەڵام بەسەر ضرورەتی بەحسی واکە ئێمە لایەن لێ بنین سەلەفی هەرچەند زۆر کەسێنی گەرانە بێ وەڵێ خۆ ئەشعەریش سەلەفیە بەڵام مەبەستمان لەوەیە کە بڵین وەهابی زۆرتر ضرورەتی بەحسی واکە ئێستا ئێمە ناوی ئەوانە بلێن سەلەفی سەلەفیمان هەبووە ئەشعەریمان هەبووە بەڵام سوهرەوەردیەکان بنە ماڵی سوورەکان میتۆدێکی نێوانگرن نەک میانڕاو نێوانگرن لە بینی ئەهلی نەقڵ و ئەهلی عەقڵ سوهرەوەردیەکە ئەبوو عومەری سوهرەوەردی زیاتر نزیکتریشە لە نەقڵەکانەوە ئەبوو نەجیبی سوهرەوەردی ئەوان ئەشعەری نەبوون لە هەندێک شتا ئەشعەری بوون لە هەندێک شتا سەلەفی بوون بەڵام بۆ نمونە عومەری سوهرەوەردی کە نوێنەری خەلیفە بۆ لە ئەیوبیەکان لایەنی نەقڵەکەی زیاتر ئەبوو نەجیبی سوهرەوەردی شتێک لە لایەنی ئەشعەری زیاتر ئەوان لە بەرهەمەکانیان هەوڵیانداوە تەوفیق بکەن ینی بیان گونجێنن ئەشعەریەکان و نەقڵەکان بەیەکەوە بگونجێنن و بەش میتۆدێکی مامناوەندە لە ناو کوردستانە سوورەتەکان کاریگەریان لەسەر کوردستان زۆر هەبوو ئەبوو نەجیبی سوهرەوەردی هاتۆتە هەولێر چەند جارێ کوڕەکەی لە هەولێر نیشتەجێ بۆ لە هەولێر وتاری داوە کاریگەری هەبووە ئەوە عومەری سوهرەوەردی کە برازایەتی نوێنەری خەلیفە بۆ لای ئەیوبیەکان و لە شام و لە حەلەب ومانە پێشوازی کراوە خەڵکی بۆ کۆکراوەتەوە ڕێزی لێگیراوە کاریگەریان لەسەر وەسەتی کوردی زۆر بووە بەڵام ئەمانە ئەشعەری نین چونکە سوهرەوەردی لە نظامیێژ مامەسا بۆ دوایی لەسەر کار لاتراوە دکتۆر با ئاخر پرسیارکەم لەوانەیە دقەیەکمان مابێ لە ئێستادا ئوسولی ئەشعەری لە کوردستانە چۆن نەبینی خەڵک ئێتیمان بەم بابەتەوە بزانم نایەتیان ئێتیمام نادا لەبەر یەک هۆکار شتێکی نوخبەویە هەتا عێزی کوڕی عەبدولسەلام کە ڕێبەرێکی گەورەی ئەشعەریە فتوای داوە کە ئەڵێ ئەمە بۆ عەوام پێویست نییە پێویست ناکە خەڵکی بزانێ خوا هەیە لە ئاسمان بڕوای بەخوا هەیە بەو شێوەی کە خوا سیفەتەکانی کەمال بەو شێوەی کە لایەقە بەخوا هەموو سیفەتێکی تەواو بۆ خوا هەیە بەڵام ئایا خوا لە ئاسمانە لەسەر عەرشە چۆن لەسەر عەرشە چۆن نزولەکە ئیستیوای چۆن ئەمانە شتێکی کەلامی ئاڵۆزن پێویست نییە مەسەلەن هەتا شەرعەزانە ئەشعەریەکات و ئەمە لەناو سەحابە مەطروح نەبووە لەناو مجتەمەعی سەحابە مەطروح نەبووە لە دوای سەحابە لە کاتێک مسلمانەکان بەرکەوتیان لەگەڵ هەند و فارس و یۆنان هەبووە ئەم ئیشکالاتانە سەری هەڵداوە گینە لە ناو مجتەمەعی پێغەمبەرە ڕزقی خوای لەبێ هیچ یەک لەم شتانی کە لە ناو
عقلی و نەقلەکانە جێگەی مشتومەڕە جێگەی مشتومەڕ نە گەلک سپاس زۆر بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتیینە کۆتایی ئەم ئەڵقەیە تا ئەڵلقەیەشتر و میوانێکتر خواتان لەبێت.